گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی خراپی ڕەوشی تەندروستی و خزمەتگوزاریە تەندروستیەکان لە پارێزگاکانی عێراق بەتایبەت پارێزگای زێقار بەڕێز سەلامە سەرهەیت یاریدەدەری پارێزگاری زێقار لەگەڵما. بەڕێز سەلامە زۆر بەخێر بێت بە کوردستان 24. کەرتی تەندروستی کەرتێکی زۆر گرنگە، بەڵام بەپێی و راپۆرتە بێت کە ئێمە گوێمان لێ بۆ وڵاتیانی عێراق کە قسە بە کوردستان 24 دەکەن، ینی خزمەتگوزاریە تەندروستیەکان باش نین لە عێراق. بۆچی؟ بەڵێ سەلاو لێوە بینیرانی کوردستان 24 زۆر سپاس. بەڵنیایەوە کارتی تەندروستی لە پارێزگای زێقار کێشەی زۆرە، کەمتەر خەمی زۆریشی تێدا، گەورەترین کێشەکانیش کێشەی پەیوەست بە وەزارەتی تەندروستین زۆربەی ئەو بنکە و ناوەندانەی کە تەندروستینەوە دەبوایە تەواو بکرێن وەزارەتی تەندروستی فیدرالی تەواوی نەکردوون. ئەمە کاریگەری نەرێنی دروست کردووە لەسەر خزمەتگوزاری تەندروستی بەگشتی بۆ خەڵکی پارێزگا زێقار. ئێمە چەندین نەخۆشخانەمان هەیە لە ساڵی 2012 و 2013 تاکو ئێستا تەواو نەکراون. ئەمە تا بڵێ کێشەیەکی گەورەیە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی. ئەمڕۆ ئێمە لە پارێزگای زێقار بۆ ئەوەی ڕاژکاوانە قسە بکەین کێشەی پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستیمان هەیە، چونکە ژێرخانەکەمان ژێرخانێکی خراپە، پێویستمان بە پرۆژەی گەورەیە، پێویستمان بە کۆمەڵە پرۆژەیەکە کە کەلوپەلی پزیشکی و ئامێری پزیشکی لە خۆ بگرێت، بە تایبەتی لە بواری نەخۆشیەکانی خوێن، نەخۆشی شێرپەنجە، دابینکردنی ئامێرەکانی تیشک، دەیان شتی دیکە کە پارێزگاکەمان پێویستی پێێتی بۆ ئەوی بتوانین خزمەتگوزاری پێویست و گونجاو و پێشکەشی هەوڵەتیان بکەین. خەڵک لێتان تووڕەیە، ئایا ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگا بودجەیەکی پێویستان لە بەردەستدانیە بۆ ئەوەی کە بەکاری بهێنەوە لە خزمەتکردنی هاوڵاتیان؟ ئێمە وەکو حکوومەتی خۆجێی چەندین پێشنیازمان پێشکەش کردووە، چەندین چارەسەرمان بۆ وەزارەتی تەندروستی بەرز کردوونێتەوە، ماوەیەک بەر لە ئێستاش کارێکی و هەمان ئەنجامدا. ئێستا وەزارەتی تەندروستی دەستی بە چەند چارەسەرێکی هەنووکەیی کردووە بۆ ئەو کێشانەی هەنووکەین و پێویستیان بە چارەسەری بەپەلەیە. ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی بتوانین ناریسنە بێت پێداویستی سەرەتاییەکان و خزمەتگوزاری و با بڵێن دەرمانە دەگمەن و سەرەتاییەکان بۆ خەڵکی ناوچەکە دابین بکەین، چونکە هەندێک دەرمان هەیە نرخیان گرانەوە، هاوڵاتیان دەرەقەتی کڕینی نایەن. ئێستا هەمانگێکی باشمان لەگەڵ وەزارەتی تەندروستیە بۆی بتوانین خزمەتگوزاریەکان بەرز بکەینەوە، ئامێر بۆ پارێزگاکە بکڕین و شایستە دارایی تەندروستی زیاد بکەین. کاری بەردەوام و هەماهەنگی بەردەواممان هەیە، پشت بەخوا لە ماوەی داهاتوودا کۆبوونەوەی زیاترمان دەبێت و کاری باشتریش بۆ پارێزگای زێقار دەکەین و هەماهەنگی نێوان حکوومەتی خۆزایی و وەزارەتی تەندروستی بەرز دەکەینەوە. هەوڵمان داوە لەگەڵ وەزارەتی تەندروستی پرۆژەکەڵەکە بۆکانیش با بڵێن بژمێرین و بزانین چەند پرۆژێکەڵەکە بوومان هەیە بۆ بتوانین بەشێکیان تەواو بکەین و یاخود بە کارتی تایبەت بدرێن. باشە، بەپێ و بە دوواداچوونانەی کە من کردومە لە زێقار نەخۆشانی شێرپەنجە دەبێت ڕوو لە پارێزگای بەسڕا یاخود لە پارێزگاکانی دیکە بکەن بۆ وەرگرتنی چارەسەر بۆ گرتنی تیشک. چ پلانێکتان هەیە بۆ ئەوەی کە لە پارێزگای زێقار نەخۆشانی شێرپەنجە بتوانن چارەسەر وەربگرن؟ بەداخەوەی پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێز سەلامە سەرهەیت یاریدەدەری پارێزگاری زێقار پچرا. نازانم دەتوانن هاوکارانم جارێکی دیکەوەری بگرنەوە، چونکە بەڕاستی ژمارەیەک لە وڵاتیانی پارێزگای زێقار پێشتریش قسەیان بە کوردستان 24 کردبووانی توشبووی شێرپەنجەن، وێڕای نەخۆشیەکەیان وێڕای ئازاری زۆری ئەوان، بەڵام ناچارن چەندین کاتژمێر ڕێگا ببڕن تاوەکو دەگەنە پارێزگای بەسرە و پارێزگاکانی دیکەی وەکو بەغدا بۆ وەرگرتنی چارەسەر کەرتی تەندروستی بە جۆرێکەکە لە عێراق وەکو سەرۆکی لیژنەی تەندروستی لە پەرلەمانی عێراق ئاماژەی بۆ کردووە کە ژێرخانی تەندروستی لە عێراق لە مەترسیدایە هەندێک لە نەخۆشخانەکان هێندە کۆنن کە دەبێت ینی بە تەواوی بڕوخێنرێت و دروست بکرێنەوە. بەداخەوە پەیوەندیەکەم جارێکی دیکە لەگەڵ بەڕێز سەلامە سەرهەیت یاریدەدەری پارێزگاری زێقار دروست نابێتەوە. سپاس کە لەگەڵمان بوو لە زێقارەوە.